بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت هاوڵاتیانی خۆشەویست. ژمارەیەکی زۆر هاوڵاتی سکاڵا و گازندەی ئەویان هەیە کە نرخی کارەبا بە ڕێژەیەکی زۆر بەرز بۆیان یێتەوە. تەبعاً ئەوە نە تێکچوونی پێوەرە نە هیچ کێشەیەک هەیە پەیوەندی بە تەکنیکەوە هەبێ، بەڵکو گرانکردنی ئاشکرای کارەبایە لەسەر ژیانی هاوڵاتیان. بەڵام ئێستا ڕنگدانەوەی هەیە کە وەسڵ بۆ هاوڵاتیانێتەوە. ساڵی پار حکوومەتی هەرێم وەزارەتی کارەبا ڕێنماییەکی دەرکرد ژمارە 2 ساڵی 2021 بەپێی ئەو ڕێنماییە نرخی کارەبای بە شێوەیەکی بەرچاو لەسەر هاوڵاتیان گران کرد. بۆ جۆری ماڵان نرخی کارەبای بەم جۆرە لێ کرد لە بەکارهێنانی 450 وەحدەی مانگانە لە 15 دینارەوە کردی 18 دینار لەسەر هاوڵاتی، لە جۆری بۆ نمونە 2101 وەحدە تا 3000 وەحدە لە 90 دینارەوە لە 75 دینارەوە کردیان 90 دینار، لە وەحدەی 5000 بەرەو سەر بەکارهێنان لە 200 دینارەوە کردیە 340 دینار. واتە بە ڕێژەیەکی زۆر کارەبای لەسەر هاوڵاتیان زیاد کرد. لە جۆری بازرگانیش بە هەمان شێوە لە 130 دینارەوە بۆ هەر وەحدەیەک کردیە 156 دینار. واتە ئەو هاوڵاتی کاسبکارەی تۆ لە شارچکەی خورماڵ لە زاخۆ لە ئاکرێ لە دەربەنیخان دانیشتووی دوکانێکی ئاسایید هەیە، حکوومەت کارەبای لەسەر گران کردی لە 130 دینار بۆ 156 دینار بۆ هەر وەحدەیەک. ئێمە بە دوواداچوونمان کرد وتمان هۆکار چییە حکوومەت کارەبا لەسەر خەڵک گرانەکە، بۆ چی ڕوویداوە؟ بەڕێز وەزیری کارەبا لە 11/5/2021 لە بەنووسراوی ژمارە 26-25 وەڵامی منی دایەوە، ئەڵێ من کارەبامان لەسەر خەڵک گران نەکردووە، ئەی و تەنها جیاوازی گۆڕانی نرخی دۆلارمان وەرگرتووەتەوە لە هاوڵاتی. تۆ تەماشاکە حکوومەتێک لە کاتی گۆڕینی نرخی دۆلارە ئەبوو بەپێی ئەوەی بانکی مرکزی کردی ئەبوو بێت هاوکاری خەڵک بکە، ئەبوو بێت ئەو تەزەخومەی لە بازار هەیە، ئەو کەمبوونەوەی بایەخی دینار لە گیرفانی خەڵکە هەیە بێت دامی کاتەوە پشگیری کا بە ڕێگەی تر بەکەمکردنەوەی باج، بەکەمکردنەوەی ڕسومات، بە پێدانی هاوکاری بە هەژارەکان، بە خاوەن پێداویستە تایبەتەکان، بە بەساڵات و پەکەوتەکان، کەچی هاتووە لەسەر هەموو هاوڵاتیەک لە کەرتی کارەبایە جیاوازی نرخی دۆلاری لە هاوڵاتیان وەرگرتووەتەوە. ئایا بەڕاستی حکوومەتێک دەسەڵاتێک بەم جۆرە بەرپرسیارەتی هەڵگرێت توانێت بەردەوام بێ؟ حکوومەت هەیە لە دنیا بەم جۆرە تەنها تەماشاکار بێت لە ژیانی هاوڵاتیەکانیە گۆڕینی نرخی دۆلار لە هاوڵاتیان وەرگرێت. لە کاتێکە حکوومەت لە گۆڕانکاری نرخی دۆلارە قازانجی گەورەی کرد. هەموو پارەی نەوت کە بە دۆلار دەسیەکەوێت لە گۆڕینەوەی بە دینارە بودجەیەکی گەورەی ئیزافە کرد بۆ سەرداهاتی نادیاری خەڵکی کوردستان.